خۆش بوو ئەوەنە قورس بوو دەستمان کرد بە پاسی سواری لە لەندەنەوە زیاتر لە 7 وڵاتمان بڕی لە تەمومژی لەندەنەوە بۆ هەوای گەرمی کەلار ئەو دوو هاوسەرەی لە 3 مانگ پێش ئێستا گەشتێکیان دەست پێ کرد ئەمڕۆ گەشتە دواوێزگیان و گەشتنەوە شاری کەلار ئەمە ساتی گەشتنەوەی ئەو دوو هاوسەرەیە من ئەمەوێ بڕۆمە لای خۆیان و قسەی زیاتر لەگەڵ خۆیانە بکەم ئۆتۆمبیل لێمانەدا کاکە ڤاڵ بەخێر بێنەوە سڵاو لێبێ ساڵێەوە چۆن بوو ئەم سەفەرەتان ئەم سەفەرە لە شۆ دەست پێ بکەم ئەوەنە خۆش بوو ئەوەنە قورس بوو پێکەوە هەموو شتێکی خۆش بوو بەڵێ من هەڤاڵ مەحموود خەڵکی باوانورم دانیشتی بەریتانیا لەگەڵ هاوسەرەکەم ئەدەلینا مانگی 5 دەستمان کرد بە پاسی سواری لە لەندەنەوە ئەم فکرەمان بۆ هات لە ڕێی کەسێکەوە پێشتر ئەم کارەی کرد بوو ئێمەش بڕیارماندا بەم شێوە بگەڕێنەوە ئەم ساڵ لە باتیەوەی کە بە فڕۆکەیاوە بە سیارە زیاتر لە 7 وڵاتمان بڕی پێش هەموو شتێک من شانازیەکەم بە هاوسەرەکەم کە توانی لەگەڵما بەردەوام بێت کارێکی ئاسان نییە و ممکنیش نییە بڵێن نەتوانی بۆیە ئەمە ئیسپاتی کرد کە هەموو ئافرەتێکی کورد ئەتوانێت وەرزش کە ئەتوانێت پاسی سواریکە ئەو شتانەی کە ئێمە بیری لێەکەینەوە بە چاو بڵێن ناتوانین شتیوانە من ئەگەر 6 مانگ پێش ئێستا بە من بوو تا ئەتوانی 7 وڵات بە پاسی ببڕی بڕێتەوە هەرێمی کوردستان لەوانەیە بووتایە نەخێر شتیوانە بەڵام وەتە گەشتن چەندێ ڕێگاتان بڕی کاکە ڤاڵ سەروی 5,000 کیلۆمەترمان بڕیوە 7 وڵات وڵاتەکانیش ئێمە ئەو وڵاتانەمان هەڵبژارد کە خۆش بوو نەک کە ئاسان بێت ئەمانتوانی بۆ فەڕەنسا و بەلجیکا و دواتر ئەڵمانیا و هەنگاریا ئەو ڕێگە زۆر ئاسانتر بوو بەڵام ئێمە هاتین بۆ شاخەکانی ئالپس لە سویسرا و نەمسا و ئیتالیا ئەم شوێنانەمان پێشنیاری کامتان بوو لە پێشام گەشتە بکەن ئی من بوو بەڵام یەکسەر ئامادە بوو دانەوەی چی بوو یەکسەر بە 1 ئامادە بووتی پێم خۆشە باشە کاکە ڤاڵ لە ماوەی ئەم گەشتتانە لە لەندەنەوە تاوەکو کەلار هیچ ساتێکە بوو کە بڵێن یعنی پەشیمان ببنەوە کە بڵێن خۆزگەم گەشتەمان نەکردایە بە دڵنیایەوە بەڵێ چ شتێک بوو وای لێکردن ئەو ڕۆژەی کە لە بۆسنا ڕۆژێکی زۆر ناڕەحەت بوو بە بێ خواردن ئەو مسافەیەکی زۆر ڕۆشتین ئیتر خەریک بوو بێ ئەمەلە بووین بێ ئومێ دەبووین کە بتوانین بگەینە شوێنێک هەم ئیسراحەتکەن هەم نان بخۆین شتێ بکەین ئەو ڕۆژە ماری زۆرمان بینی کە ترسناک بوو نەشمانتوانی خێمە هەڵدەین بۆی ئەو ڕۆژ زۆر ناڕەحەت بوو ڕۆژێکی تر خێزانم لە شاخەکانی ئالپس لە ئیتالیا بوو پێما وەزەینی تەلی هیفال لە ئیتالیا بوو کە هاتی نەخوارەوە برێکی نەما ناچار خۆی فرەدا و قاچوانەی زامار بوو جارێکی تر سارە لێدا ئەمانە تۆزێک ناڕەحەت بوو بەمان لەو کاتەیە بەڵام دوای ئەوەی کە ئەگەشتینە شوێنی خۆمان وتێلیا شوێنی مانەوەمان دوای نان خواردن و ئیسراحەتەکەەوەمان نەزانی هیچ ڕوویداوە بۆیە بەم شێوە بەردەوام کاتانی کە ئۆتۆمبیل لێدا شکاردانەوەیەکیە بوو نەیوت بگەڕێنەوە ناوەڵا هەر پێشم و دوتم ئەگەرەتەوێ ئەوەسین و دوایە خێنوتی نا ئەمەوێ بەردەوام بم بەڵام الحەمدوللا کە سەخت نەبوو لێدانەکەی و پۆلیس و ئامبولانسات ئێمە حتا تاوانەکەش بڵێن تاوانی سایق بوو شۆفێر بوو ئافرەتێک بوو ئێمە خسمانە سەر خۆمان لەبەروی تووشی کێشە نەبێ و کاکە ڤاڵ ئەو کاتی کە بڕیارتاندا بە پاسکیل بگەڕێنەوە بۆ کەلار کە بە کەس و کارتان و دایک و کەس و کاردانەوە ئەوان چی بوو وایان نەکرد پەشمانتانکەنەوە بەڵێ من پێم وابێ هەموو دایک و باوکێک ئەو کاردانەوەیان هەرە بێت چکە دایکم ترساوتی ڕێگاکە دوورە و ترسیتیایە بە تایبەتی کەسوکاری من لە تورکیا ئەترسان زیاتر نەک لە شاخ و لە وڵاتانی تر ئەترسان تووشی کێشەمان کەن بار حاڵ من هەر بەردەوام بووم من بڕیارێکە و داوامانە و ئەیکەین هێنەوە ئەو کاتێک کە نزیکی کەلار بوونەوە چیتان بەیەگوت ئێسش پێکەوە بڕوا ناکەین کە ئێمە لێرێن دوێنێ و پێرش سەری نەخشەکەمانەکە لە مۆبایلەکەیە لە شوێوە هاتوونی گەشتینەتەکوێ ئەسەمە بڕوا بکەیت کە گەشتینەتەکوێ بەڵام خۆشبەختانە ئێمە سەپۆرت یەکمان کرد ئێمە بڕوامان بە خۆمان بوو من پێم وابێ هەموو ژن و مێردێک لە پشتیەک بن ئەتوانن هەر کارێک بیانەوە بیکەن گەڕانەوەتان چۆنە بێ بە فڕۆکە گەڕێنەوە بێ دڵنیای فڕۆکە مادوێتیتان دەرەچێت بە دڵنیایەوە ئەمانەوە بە فڕۆکە گەڕێنەوە چکە ئەمانەوە لە زستانە بینەوە و دیسان پاسی سواری بکەن بۆ وڵاتانی کەندا
باشە کاکە ڤڵ ئەگەر ئەوە لە هاوسەرەکەت بپرسی کاتێک کە هاتەوە کوردستان پێشوازی خەڵک چۆن بوو بەلایەوە He's asking how was people when you got to Kurdistan, how they were welcoming you and how was the reactions? Okay. When you get to Kurdistan, you know you get to Kurdistan. People are just becoming nicer and kinder, and everyone is gonna offer you something. People are gonna offer you to stay in their house, to be their guest. They're gonna treat you just like family. So it's a really, really big difference. Even though it was hotter in here than it was in the rest of the journey, we had a lot better time because of the people. It's changing a lot. When people are nice, it's changing your mood a lot. کاکە ڤڵ چەندێک ئەمێنەوە لە کەلار پێم وابێ 2 هەفتە بێت ئەبێ مانگینۆ لە بەریتانیا بین بگەڕێنەوە بۆ بەریتانیا بەڵێ باشە دەستەکان خۆش بێ و هەر بە سەلامەت و بەخێر بێنەوە بەڵێ ئەمە ساتی گەشتنەوەی ئەو دوو هاوسەرە بوو کە دوای 3 مانگ لە لەندەنەوە گەشتەکان دەست پێ کرد و ئەمڕۆ گەشتنەوە کەلار و بەڕێکەوەن بۆ لای خزم و کەس و کاریان